بینەرانی ئێناپێم کاتتان باش من پشت دەربابە کرد لەم بەرنامەی دیالۆگدا لەگەڵ بەڕێزان کاک ئەنوەر حسێن بازگر نووسەر و ڕۆژنامەنووس ئەندازیار عومەر عینایەت ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان گفتوگۆ دەکەین لەسەر کێشەدارایەکانی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان لە ساڵی 2025دا. طبعا ئەم بەرنامەیە پێشکەشکاری نییە هەر جارە یەکێک لە میوانەکان ئیدارەی بەرنامەکە دەکات. ئەم جارش من خۆشحاڵم کە لەگەڵ ئەو هەوڕیانەمە ئیدارەی بەرنامەکە دەکەم و گفتوگۆ لەسەر کێشەدارایەکان دەکەین. ئەگەر لە کۆمنتی خۆمەوە دەست پێ بکەم بەڕێزان من پێم وایە ساڵی 2025 ڕەنگە ساڵێکی یەکلاییکەرەوە بێ بۆ هەرێمی کوردستان و بۆ دۆسەی نەوت بە تایبەتیش کە ئەوەی کە سەرەتای ساڵەکە بە کۆمەڵە گرێبەستی حکوومەتی عێراق و سەردانەکەی محەممەد شیع سوودانی بۆ بریتانیا دەستی پێکرد، یعنی بیدایەتی ساڵەکە و کەمێک پێش ئێستاش ڕاگەیەنرا کە عێراق و بریتانیا بە بەهای 12 ملیار و 200 میلیۆن پاوەند گرێبەستیان لە بواری وزەدا واژۆ کردووە. یعنی هەموو ئاماژەکان و بەیاننامەکەی ئەم شەوی پێشووتری یعنی درنگانی شەوی پێشووتری حکوومەتی کاربڕێکەری هەرێمی کوردستانیش دەرخەری ئەوەیە کە مەسەلەی وزە و ئەو هاوکێشانەی کە هەرێمی کوردستان تێیدا بوو گۆڕانکاری بەسەردادێت لە ساڵی 2025دا. من نازانم ئێوە هاوڕان لەگەڵ قسەکانی منە و ئایا پێتان وایە کە مەترسیەک هەیە لەسەر دۆسەی نەوتی هەرێمی کوردستانیان ئەوەی کە یعنی قسەکە ئەوەیە ئەوەی حەیدەر عەبادی نەیتوانی تەواوی کە و توانی بەس کێڵگە نەوتەکانی ناوچە جێناکۆکەکان وەربگرێتەوە. ئێستا سوودانی دەوێت تەواوی دۆسێنەوە لە بەردەستی هەرێمی کوردستان بێنێتە دەرێ بە کۆرمۆر و خوورمەڵەشەوە کە پێشتر هی وەزارەتی نەوتی عێراق یا هی کۆمپانیای نەوتی باکوور بوون. کاگەنوور زۆر سپاس بۆ بەڕێز بۆ بینەرانی ئێنارتی. وەڵاهی من ئەمە سەرەتا باسی نەوتت کرد جەناب من ئەو گرێبەستەی کە ئێستاچیە لەگەڵ بەریتانیا کراوە زۆر بە مەترسی ئەبینم لەسەر هەرێمی کوردستان و بە خلافی دەستوریشی ئەزانم چونکی وەکو ئەوەندەی من ئاگادارم نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناو ئەو پرۆسەی گرێبەستان نییە و ئاگاداریش نەکراونەتەوە و سەربەخۆ حکوومەتی فیدرال خۆیان حکوومەتی مرکزی خۆی ئەیکا. ئەمە پێچەوانی دەستوریشە بەپێی دەستور ئەبێ ئەو شێڵگە نەوتیانەی کە لە ناوچە جێناکۆکانان و یان لە ژێر دەسەڵاتی هەرێمی کوردستانایە بە شێوەیەکی هاوبەش ئیدارە بدرێ. ئەو شێڵگە نەوتیانەش کە لە ناو هەرێمی کوردستانایە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئیدارەیدا بەڵام بە شێوەیەکی گشتی پرۆسی فرۆشتی نەوت بۆ دەرەوەی عێراق ئەوە حکوومەتی مرکزی و لە ڕێگای کۆمپانیای سۆمەوەیەکە. ئەم پشتگوێ خستنەی من تەسەورەکەم ئەم سەردانی بەڕێز نێچیروان بازانیش بۆ بەغدا هیچێ لە بابەتەکانی ئەوە بوو بێ کە فشار لەسەر حکوومەتی عێراقی بکات کە بە شێوەیە لە شێوەکان حکوومەتی هەرێمی کوردستانیش بەشدار بێت لەو گرێبەستانە و ئاگای لێبێ بە ئەو چێڵگە نەوتیانە هەر هۆکارەکەشی ئەوەیە کە گەر ئاگادار بن دوێنێ پێی داگیریان کردو لەسەر مادەی 140 و جارێکی مادەی 140 تەماوەی 5 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی کار کردووە لە ئەمە و نوێنەرەکانیشمان لە بەغدا بە هیچ شێوەیە باسی مادەی 140 نەکردووە. تقریبا مادەی 140 وای وەکو مادەیشی مردوو پیشانی خەڵکی کوردستان و عێراق داوە. ئەم چەند ڕۆژە بە هۆکاری ئەوەی کەوا دەست براوە بۆ مەلەفی نەوت و مەلەفی نەوت حکوومەتی عێراقی ئەوێ دەستی بەسەرا بگرێت لە ڕێگای کۆمپانیای سۆمەوە و حکوومەتی هەرێمی کوردستانی لێ بێبەشکا بە تایبەتی هەناردەکردنی نەوت و گرێبەست لەگەڵ بەریتانیا و لەگەڵ وەکو بەڕێز باسی بای 12 ملیار گرێبەستی لەگەڵ حکوومەتی بەریتانیا خەریکن واژۆ دەکەن. ئەمەش ئەبێتە هۆکاری سەرەکی ئەوەی کە هەر ئەو هەڕەشەیەش کە ئەنجومەنی وەزیران کردیان لەوانەیە ئەگەر ئەم ساڵی 2025 بەپێی ویست و داخوازەکانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نەبێت لەوانەیە ئەوان بڵێن ڕەتفعلیچکیان هەبێ پەرچەکرداریچکیان هەبێ بە بۆ چوونی من زۆربەی کەمی علاقی بە مەسەلەی موچەوی موچە خۆرانی هەرێمی کوردستان چوان زۆر دەربەسی مەسەلەی موچە خۆرانی هەرێمی کوردستانی زیاتر پەیوەندی بە بابەتی و گرێ بەسەر نەوتیانەوە هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە کەوانەی پرۆسەی نەوت هێنراوەتە دەرەوە و نایانێت مشارەکەشی پێ بکەن. کاک ئەنوەر لە قسەکانی کاک عومەر من یەک شت تێگەیشتم ئەویش ئەوەیە کە بەرپرسانی هەرێمی کوردستان ناوچەکانی مادەی 140 بۆ نەوت دەوێت. هەر کاتێک گرێبەستی نەوتی هەیە و مەسەلەی نەوت هەیە ئینتاجی نەوت هەیە بۆڕی نەوت هەیە کێڵگەی نەوتی هەیە
ئەوە حکوومەتی هەرێم حاضرە و داوای شراکەت لە عێراق دەکا و دەڵێ منیش دەستوری عێراقی وتوێتی ئەو ناوچانە ناوچەی جێناکۆکنەوەوانە بەس ئەگەر مەسەلەکە پەیوەندی بەنەوتەوە نەبێت کە هاوڵاتیەکانی لە پەلکانە زەویەکانیان داگیر بکرێیان تعریبی نوێ دەست پێ بکایان دەنگی کورد نەخوێنرێتەوە لە کاتی دەنگدانایان پارێزگارێکی غیرە کورد دابنرێیان یعنی جۆرە لە ئاوارەبوونی بڵێن ئاوارەبوونی کورد لەو ناوچانەدا هەبێ زۆر گرفت نییە. ئەوەی حکوومەتی هەرێم بەلایەوە گرنگە هەر بەڕاستی جگە لە کێڵگەنەوتیەکان یعنی ئەگەر کێڵگەنەوتیەکانی بۆ بگوازرێتەوە بۆ شوێنێکی تر ئامادەیە دەستبەرداری ئەو ناوچە فراوانە بێت چکە ئەمانە بە ئەوەی من دەیبینم بە چاوێکی چاوچنۆکانەی خۆشەویستی بۆ نەوت عاشقی نەوت ئەمانە زۆر عاشقی نەوتن یعنی دڵداری لەگەڵ نەوت دەکەن لەبەرەوە نەوت لە هەر شوێنێکە هەبێ ینی هەتا حەزیان لە جلیکانەی نەوتی سەر شەقامەکانی شەیە چجای ئەوەی بگا بە بیرە نەوت و ئەوانە ینی جەنابیشت هەمان ڕاتەیە بەس ویستم یەک ملاحەزە بڵێم بۆی ڕێی تۆش لەم بوارەیە گرنگە پێشتر هەرێمی کوردستان عەقدێکی هەبوو لەگەڵ رووسیا کۆمپانیای ڕۆسنەفت دەگوترێ ئەم عەقدەی ئێستای برێتش پەترۆلیۆم BP بەریتانی کردنە دەرەوەی هەرێمی کوردستان نییە بەتەنها کردنە دەرەوەی کۆمپانیا ڕووسیەکانیشە لە دۆسەی نەوتی هەرێمی کوردستان هەر بەڕاستی ئەمە ئەزانی کاک من باوەڕم وایە نەوت بۆ هەرێمی کوردستان کە گرنگی هەیە وەکو ئەوی کە لە هەموو دنیا گرنگی هەیە و ئەوی کاکمەش باسی کرد ئەم بەشێکی ئەم شەڕە ناوچەی و نێودوڵەتیانە پەیوەندی هەیە بە شەڕی نەوت و وزەوە و بە تایبەتی غاز لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەگەر داوای بەشی خۆی و ئێستیحقاقی خۆی لەمانە بکە کارێکی نۆرماڵە و لەگەڵەوەشە من پێم وایە مۆزوعی ناوچە کوردستانیەکان بۆ یەکێتی و پارتیش گرنگی هەیە و بۆ هەموو خەڵکی کوردستان گرنگی هەیە ڕاستە لە دەرەنجامی هەندێک ململانەی سیاسی و کەیسی وەکو ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر مەسەن بەشێکی زۆر لەو ناوچە جێناکۆکانە لە دەستدراون وش دەرەنجامی ئەو گەلە کۆمەکی نێودەوڵەتیە بۆ کە لەلایەن تورکیا و ئێران و بە چاوپۆشی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کراوە بەڵام لە ڕاستیە ئەوەی کە حکوومەتی عێراقی بە ناوی نەوتەوە ئەنجامیەدا کەم پێم وایە ڕەئی ڕاستە و خۆی دەوڵەت و خودی بەڕێز سوودانی نییە ئەوەندەی کە هەڵوێستی گروپە شیعیەکانە و ئەوانش لەژێر کارتی و فشاری ناوچەیی و وڵاتانی منتەقەیی یعنی کاکردەر کێشەی کورد لەگەڵ عێراقا بەڕاستی پێشەوەی کێشەی بودجە و نەوت و کێشەی مادەی 140مانە بێ کێشەی ناسنامەیە کە ئەم هێزانە بە درێژایی دروستبوونی دەوڵەت عێراق لە 84 ساڵی سەردەمی بەعس و هەژمونی سنی هیچ مافێکیان بە کوڕەوە نەبینیەوە لە دوای 2023 کە شیعەکان دێن هەمان نەفەسی سنی بەشێکی زۆریان هەستێکی شۆڤێنی دوژمنکارانە بەرامبەر بە گەلی کورد بە هەر جۆرە لە ژێر بیانوویەکە مەسەلەن خۆ پێش ڕووداوەکانی ریفراندۆم و پێش ئەم کێشەی نەوتوانە مەسەلەی 140 خۆدا بۆ حەلکرێ خۆیان لە دەستورە هاتووە بەڵام نەخێر ئەوان بەڕاستی یعنی هەمیشە کوردیان تۆمەتبار کردو بە ئیسرائیلی دووهەم ئەم تێڕوانینە ئەم نەزعە شۆڤێنیە ناتوانێت دەرەنجامێکی هەبێ بۆیە مەوزوعی نەوت بەڕاستی بۆ هەرێمی کوردستان گرنگە و بە نەزەری من گرنگە بەڵام لە ئەوەی کە جەنابیشی دەڵێ حقەتی تایە مەسەل ئامارەکانی خۆیان نەڵێن ئامارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا ئێمە 24 میلیارد دلار قەرزدار بووین نەفرۆشتنی نەوت ئەمە مەسەلەن جێی پرسیارە تۆ هەمیشە و حیکایەتی کە لەسەر جادەکان لەسەر شەقامەکان خەڵکی تەوی ئیجێگە تۆ نەوتت کڕیویان نەوتت فرۆشتووە ئێ مەسەلەن ئەمانە قەیرانی یەک دەقەڕام گرە ئەلێرە من نامەوێت بەرگری لە عێراقکەم بەس دەمەوێت گفتوگۆکانمان بە ئاراسی من وەکو پارێزەری عێراق نا بەس وەکو هەندێک شتی حەقیقەت و فاکت و دوای ئەوە جەنابەت یا کاک عومەر دەتوانین مناقەشەی ئەم بابەتەکەین کاتێک دەگوترێ ئەم قسەیە دەگوترێ عێراقیەکان وەکو ئاعتراف بە حەقی کورد ناکەن بڕوایان بە حەقی کورد نییە شۆڤێنین و ئەمانە بەڵام تۆ سەیری ناوچەکەکە تەنها دەستورێک کە مافی خەڵکی کوردستانی تێدا سەلمێنراوە دەستوری عێراقیە یعنی بەراورد بە وڵاتانی تری کە کوردیان تێدا یعنی بەراورد بە ڕۆژاوی کوردستان کە تا ئێستا کورد لە ڕۆژاوی کوردستان هەویەی نییە هەویە پاسپۆرتی نییە جنسی نییە ناسنامەی نییە یعنی تۆ لە عێراقا هەرێمی فیدراڵیتەیە لە دەستورە مافی خۆتت هەیە لە دەستورە زمانی کوردی سەلمێنراوە یەکەم ڕادیۆی کوردی ئەگەر هەڵە نەبم ڕادیۆی کوردی دەنجی بەغدا بۆ یەکەم بەشی کوردی
یەکەم بەشی کوردی نە لە چوارچێ مەبەستم لە وڵات لە چوار دەوڵەتەکە یەکەم بەشی کوردی دراساتی کوردی ڕەنگە کاک عومەر بزانێت لە زانکۆی بەغدا بەشی کورد یعنی نامەوێت بگەڕێمەوە سەر بەڵام دەمەوێت بڵێم یعنی ئەمە بیوجدانی نییە هەر بەڕاستی ئێستش کە من و تۆ قسە دەکەین لەم بەرنمەیە ساڵی ڕابردوو کە دواتر دێنە سەر قەیرانی داراییەکان ساڵی ڕابردوو ئەوان نەوتی بەسرایان فرۆشتووە بۆ خەڵکی کوردستانیان نردووە بە جۆرە لە جۆرەکان موچەی 11 مانگیان داوە هەرێمی کوردستان خۆی نەوتەکەی بە تەنکەر فرۆشتووە داهاتی ناوخۆشی نەبووە جورئەتیان نەکرد موچەی مانگێک بدەن بۆیە ئەفو کاک زانی لەو شوێنەی کە حقیقەتەکە ئەبێ بیڵێن ئەوەیەکە هەرێمی کوردستان لەگەڵەوەی کە داوای موچە و بوجە لە حکوومەتی عێراقەکە لە بەرامبەریە یەکەم ملزەممە بەوەی کە نەوتەکەی وەکو سیستەمێکی فیدرال لە ڕێگای عێراقەوە بفرۆشەیە لە ڕێگای سۆمەوە و پەیوەندی بازرگانیەکانی لە ڕێگای عێراقەوە بێ و پەیوەندی ئاسمانی لە ڕێگای عێراقەوە بێ و پەیوەندی دەرەچیەکانی بەپێی سیستەمی فیدرال و لەگەڵەوەشە ئەوەی توێڵی ڕاستە ئەبوو مەسەلەن حکوومەتی هەرێمی کوردستان داهاتە نەوتی و نانەوتەکانی تەسلیم کە بە حکوومەتی عێراقی حکوومەتی عێراقی میشە ئەماڵێک کە ئەمەیان نەکردو ئەمە بەڕێی من خەلە لە بەڵامەوە یعنی کاک ناکرێت ئێمە من هەرگیز ناتوانم بڵێم حکوومەتی عێراقی فریشتەیە بەرامبەر بە خەڵکی کوردستان و ئەو ئیلتیزامان نشکە هاتووە لە دەستورە ئێستا لە ڕۆژاوش دووبارە بێتەوە دەرەنجامی خەبات توێکۆشانی خەڵکی ڕۆژاوە ئەلم ئێسەوانی دووبارە بێتەوە لە داهاتوو لە باکوور و لە ڕۆژهڵاتیش دەرەنجامی خەبات و تێکۆشانی خەڵک دووبارە بێتەوە دوای باوەڕ بکە ئەم هێزانە لە عێراقا هێزێکی کەمینە هەیە کە ئێشتا ئەتراف بەم دەستورەکە و لە هەر هەلو مەرجێکا کە بۆیان بێتە پێش کە پێم وانێت لەمەدا بۆیان بێتە پێش بتوانن تا ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و 8 دیسەمبەر ڕنگ بوو ئیمکانی هەبوو ئەو هەڕەشە و هەژمون و ئەو خەیاڵدانای هەیەیان بوو سەبارەت بە کورد و تەنان بە سونەش جێبەجێکن بەڵام لە دوای ڕووداوەکانی 8 دیسەمبەر پێم وانێ بۆیان بکرێ دەستورەکە لەوەشێنەوە و دەستوریش قابلیە لۆشانەوەی وەکوی لە بینی ئەریتریا و ئەسیوپیادایان جان نووسراوەتەوە هەڵۆشاوەتەوە لە عێراق دەستور زۆر هین نییە بە بچینە لای کاک عومەر بەس یەک ملاحەزە پێشەوەی خەباتی چەکداری ئێمە دەست پێ بکە دەستوری عێراقی سردمي عبد الكريم قاسم دل العرب والأكراد شركاء في هذا البلد في هذا الوطن من هو بهذا البلد وطن الذي باجي دستورك على برو جوري لنرمينواندن نرمينواندن هبوا برامبر بو كاك عمر جنابت بحكمي مهندسي واندازياري وعلمي جبوي برسيارك علمي معناها يعني شي بس مطلنيه نكتجنيه برسياره حکوومەتی هێرێم دەڵێ لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا کە نەوتی یەک ساڵ و چەند مانگی ڕابردوو کە نەوتی هێرێم ڕاگیراوە لە 25 سی 2023 لە 25 سی 2023ەوە بڕیارەکەی محکەمەی پاریس محکەمەی پرسیارەکە بە حکمی جەنابەت علمی بووی کە من ئەدەبی بووم ڕەنگە زۆر سەری دەرنەکەم پرسیارەکە دەڵێ لە 25 سی 2023 کە نەوتی هێرەم ڕاگیراوە مەسرۆر بارزانی و حکوومەتی کاربەرەکەر دەڵێن 22 میلیارد دلار زیان بە ئابووری هەرێم گەیشتووە بەڵام پێشتر کە نەوتی هەرێم و نەوتی کەرکووک و ناوتی جێناکۆکەکان و 1 ملیۆن بەرمیل نەوت دەفرۆشە 27 میلیارد دلار قەرزدار ئەم پرسیارە ئەمە مەتەڵ نیە و نوکتەش نییە یعنی پرسیارەکە لە ماوەی ساڵێکە داهاتی هەرێمی کوردستان و عێراق 22 میلیارد دلار زەرەدی پێکەوتو لە بەرەوەی نەوتی کوردستان ڕاگیراوە بەڵام لە ماوەی 10 ساڵا کە نەوتی کوردستان بە نەوتی کەرکووکیشەوە بۆ ماوەیەکی زۆر لە دوای ڕووداوەکانی وهاتنی داعش و ئەوانە کەوتوتە دەست حکوومەتی هەرێم بۆ ماوەیەکی زۆر حکوومەتی هەرێم ڕۆژانە ملیۆنێک بەرمیل نەوتی فرۆشتووە لەو کاتانە 27 میلیارد دلار زەرەدمان کردو و قەرزدارین نازانم جەنابەت ئەگەر حەلێکی علمیت هەبێ نازانین چۆنەوە خۆی دایمەن بازرگانەکان هەمیشە قازانجەکانیان ئەشارنەوە بەڵام زەرەکانیان بۆ خەڵگەڵێن بۆی سۆزی خەڵک بۆ لای خۆیان ڕاکێش ئەجینا ئەمە هیچی ناوێم واضحە جارێ ئەو 22 میلیارەکە ئەو باسێکە 153 کۆمپانیا کانی بۆ بەرهێنانی نەوتە 153 ئەو 22 میلیارە کە لەبەرەوە ئەمان قەرزاری کۆمپانیەکانشن ئێستا ئەبێ ئەو سەخەسە خەڵگەڵێ ئەو نەوتەی ئێستا ئەفرۆشرێ بە تەنکەر چی لێ دێ وانە خەڵگواڵێ ئەو نەوتە بۆ ئەوەیە بدرێ بم کۆمپانیانە بۆ ئەوی بێدەنیان کەم جارێکە شکاتیان لێ نەکرەوە وەکو کۆمپانیای ئەو کۆمپانیایی کە لە کۆربۆ داناغاز شکاتی لێکردن و 2 میلیارد دۆلاری لێبردنەوە لەبەرەوە بە بۆچوونی من ئەگەر کاک مەسرور بارزانی ڕاستەکە ئەگەر بە عەدالەت ئەگەر بە شێوەیەکی زۆر شەفاف ئەو بەرهەمێنانی نەوت بفرۆشایە و پارەکەی بگەڕێنێتەوە بۆ وەزاری دارایی کە لە دوای 23/5/2023 چی نەوتیان بە تەنکەر فرۆشتووە 1 سنتی نەگەڕاوەتەوە بۆ وەزاری دارایی
من زانیاریم لەسەرەوەی بۆ زای دەڕێ ئاگای لەو پارانەیەکەوە خۆشی وتە بێشکی خۆشیان وتی بۆ منە ئەو پارەیە ڕاستەکە بەڵام ئەو پارەیە نەگەڕایەوە بۆ خەزانەی دەوڵەت ئەگەڕایەوە بۆ کۆمپانیەکانی وەبەرهانی نەوت و ئەگەڕایەوە بۆ کۆمپانیەکە ئەو کۆمپانیانی بەرپرسانی هەرێمی کوردستان هەیەە و شەریکن لەگەڵ کۆمپانیەکانی وەبەرهانی نەوتە وەگەڕایەوە بۆ بەس بەرپرسەکانی هەرێمی کوردستان لەبەرەوە بە تەسەووری من قسەکەی ڕاستە بەڵام ئێمە خۆ دەرەنجامی فرۆشتنی نەوتیشمان بینی لەوە پێشوەکو خۆت باست کرد 27 میلیارد 27 نیە 31 میلیارد دینار بۆ 57 موچەی فەرمانبەران و بۆ ئەبێتە 31 میلیارد دینار دلار 31 میلیارد دلار ئێمە زیانمان کردووە لە بەرامبەر فرۆشتنی نەوت لە ساڵی 2014 پێمایە تا 11 ئالاکوین پرۆسی فرۆشتنی نەوت بۆتە باعیسەوە ئێمە 31 میلیارد دلار زیان بکەین ئەی کاک عومەر 100 میلیارد دلاریش بودجەی هەرێم لە بەغاوە بڕا لەو ماوەیە لە 2014 تا بەپێ ئەزای چۆنە نابێت بەغا بە مەلایکەدا بنێن یعنی بەڕاستی ئەمان چەند ناشەفافن ئەمان چەند ناڕازگۆن لەگەڵ هەرێمی خەڵکی یاریمی کوردستانە بەغداد دا ئەوەندە ناڕازگۆ و ناشەفاف لەگەڵ ئێمە هەر وەکو نمونەیەکی زۆر بەسیط بۆی بخینە سەر ئەم قەیرانەی کە ئێستا و موچەی مانگی 12 هەرێمی کوردستان موچە خوارێن هەرێمی کوردستان بەپی بڵێن بڕیاری دادگای محکەمەی فیدرالی ئەڵێ ئەبێ موچەی حکوومەتی عێراقی موچەخۆرانی هەرێمی کوردستان بدا بەس دەشڵێ دەبێت حکوومەتی هەرێمیش لە سا پەنجەی ئیجازە بدە نانەوتی بگەڕێنێتەوە تۆ فەرزە لەسەر و نابێ ئەم فەقەرەی کەوا موچەخۆرانە جێبەجێ نەکەی لەبەرەوەی ئەو لێرەوە غەشێکی لێکە یا شتێکی لێکە تۆ ئەتوانی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی حکوومەتەکەی بە دادگا بەڵام تۆ وەکو حکوومەت موچەخۆرەکان هاوڵاتی تۆن مناڵی موچەخۆرێکی هەرێمی کوردستان لەگەڵ مناڵی بەرپرسێکی عێراقیە فەرقی چییە لەگەڵ ئەندام پەرلەمانی عێراقی تۆ موچەکە بنێرە وەرە کاکە دادگار مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی و حکوومەتەکەشی و وەزارەتەکەشیان بدە بە دادگا بڵێ کاکە ئەمانە ڕاست ناکەن لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستانە و لەگەڵ خەڵکی عێراقیشە فەرمەوە پارەی موچەخۆرەکانماندا بەڵام ئەمانە ئەم پارەیان بردو بۆ چتان بردو یەک لیژنیان سەر بەڵام ئەوانیش بەرژەوەندیان هەیە ئەوان بەرژەوەندیان هەیە لە هەرێمی کوردستان ئەمان بەرژەوەندیان لێ هەیە لەبەرەوە بۆچی یەک کەس نییە بڵێ کاکە کوا 12.67 بۆچی نایەت ئەی باسی 12.67 بم برێت خاڵەت ئەمە تاوک 12.68مان هەیە ئێمە لە بەغدا ئەی بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان داوای ئیسرارەکە لەسەر هاتنی موچەی موچەخۆران پارەی موچەی موچەخۆران بەڵام ئیسرار ناکات لەسەر 12.68 ئەم مەتەڵە ئەمەیان مەتەڵێکی قورسترە بۆچی داوای ئەمە ناکات بۆ خۆی بەتەنکەر نەوت بفرۆشێت داوای نەوتەکەی بۆ ئەوەی پێی نەڵێن ئەم پارەی نەوتە چی لێ دێ ئەم پارەی داهاتی ناوخۆ چی لێ دێ بەڵێ ئەمە چی لێ دێ بۆچی یەک کەس نییە حکوومەتی فیدرال بۆچی ناکات سەرم لە کاکە ئەو کارماندانە کارمەندی ئێمەنی عێراقن بۆچی پلەبەرزکردنەوەتان ڕاگرتووە بۆچی پلەبەرزکردنەوەی سەربازەکان و ڕانەگرتووە لەبەروی پێویست و پیانە پلەبەرزکردنەوەی ئەم ئاسایش و ڕانەگرتووە هی پۆلیس ڕانەگرتووە بەڵام پلەبەرزکردنەوەی مامۆستایەکی هەژاری بێدەرامەتت ڕاگرتووە ئەی ئەمە کارە ساتە براکەم تۆ بێ پیان بڵێ ئەمە لێرە ئەنی هەردووچان نە ئەمان ڕازگۆن لەگەڵ خەڵکی عێراق و هەرێمی کوردستانە نە ئەوانیش ڕازگۆن لەگەڵ هەرێمی کوردستانە و لەگەڵ خۆشیانە ینی ئەمە ڕاستیەکەوەی بوتێ ئەوان مەلایکە نین و ئەمان شەیتان قسەکە لەسەر ئەوەنی ئەوان مەلایکەن قسەکە لەسەر ئەوەیە هەموو ڕۆژێ میدیای یەکێتی و پارتی ئەمانە بە دوژمن و بە شۆڤێنی و بە خەتەر و بە شەیتانە دەکەن و کەچی خۆیان تەحالوفیان لەگەڵیانە هەیە و لە حکوومەتەکانە بەشدارن و چاوپۆشی لە یەکتر دەکەن و ئەم دەڵێت 12.67ەکەم ناوێت کە تۆ بۆ دیاری کدوم چاوپۆشی لە نەوتکە خۆم بیفرۆشم بەس موچەکەم بۆ بنێرە یعنی جۆرێک لە جۆرەکان بگەڕێنەوە لای کاگەنۆر بەس قەزەیەکی باس کرد لای من بوو بە پرسیار مادەی 140 کاگەنۆر وتی چەند ساڵە جێبەجێ نەکراوە هەر بەڕاستی لە مادەی 140 کە جێبەجێ نەکراوە ناڵم بە مطلقی بە درێژایی دوای 2023 بەس بۆ فترێکی دەتوانین بڵێن لە ساڵ 90 ئەو لە دوای 2023 لە ساڵ 90 ئەو فترە زەمەنیە زیاتر لە ساڵ 90 ئەو فترە زەمەنیە سەرۆکۆماری عێراق کورد بووە جێگری سەرۆک وەزیران کورد بووە جێگری سەرۆکی پەرلەمان کورد بووە کە دواوادەی مادەی 140 سیویەکی 2007 بوو بۆچی کە جێبەجێ نەکرا ئەم بەڕێزانە کە ئێستا خەبەریان بۆتەوە لە سعات 12:30 شەو خەبەریان دەبێتەوە داوای جێبەجێکردنی مادەی 140 دەکەن کە خەڵک لە 12:30 شەوە داوای جێبەجێکردنی مادەیەکی دەستوری ناکا کە دەیان ساڵ بەسەر تێبهێنیدا ینی ئەم بەرپرسانی کورد بۆ لە بەغا هەڵوێستێکیان نەبوو کاگەنوەر کاک زانی وانە مەسەرەن لە سەردەمی لە دەورانی یەکەمی پێکێنانی حکوومەتی عێراقیەوە لە 2005ەوە لە خودی سەردەمی سەرۆکۆماری جەنابی مام جەلالەوە
ئەمانە هەریەکەیان بەپێی ئیمکاناتی خۆیان هەوڵیان داوە بەڵام لە ڕاستیە خۆی بەپێی دەستورەکەیانی پێویستی بە هەوڵی کەس نییە مەسەل ئەبوو حکوومەت عێراقی ئەنجومەنی وەزیران پەرلەمان ئەو ڕێشوێنەی کە دانراوە بۆ تەدبیع و بۆ دەنگدان و بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکە کرا ئەمە لە ڕاستیە حقیقەتێک هەیە لە عێراقا بۆیە ئێمە زۆر تەرکیز ناخینە سەر ئەم دەستور و ئەم دیموکراسیکەوان بانگەشەی بۆکەن یعنی قسەکەەوەیە کە ئەوان نانەوێ ئەمە جێبەجێکەن ئەگە ناتواز لە یەکێتی پارتی بێن ئەگە تۆ لەگەل لە یەکێتی پارتیە خۆ کەرکووک خانەقی نازام شنگال چۆچ هەموو ناوچانە حەقی مەشروعی خەڵکی کوردستانە بەڵام قسەکەەوەیە کە یەکەم لەبەرەوەی ئەوان ئەکسەریەتن و لە 16 دانیشتوانی عێراق شیعەیە و ئەکسەریەتی ئەم پەرلەمانی کە ئێستا هەیە شیعەیە و سنێ لەبەرەوە ئەوان لە ڕێگای هەموو شتێکیان هێنا ئەوکتیانەتە سەر کەمینە و زۆرینە ئەکسەریەت و ئەقەلیە دێ لەم حاڵەتانەیە مەسەرەن هیچ بڕیاری تێپەڕ نابێ بەبێ ئەوان و مەسەلەن هەر جارە بە بیانویەک دوایان خستووە ناکرێوانە بەڵام قسەکەیەکە ئێستا ئەمە جێبەجێ نەکراوەکەم بۆ خۆشم کاتی خۆشی قەنەعەتم وا بوو کاکێ زین کاتی خۆی قەنەعەت شما بوو نووسیویشمەوتومە چۆن ئیمکانی نییە قودس بگەڕێتەوە سەر فەلەستین ئیمکانی نییە کەرکووک بگەڕێتەوە سەر کوردستان بە یەک جاری ئەم کێشەیەکی ئاڵۆزە بە تەنها مۆزوعی هەر مەسەلەن دانیشتوان وسەکە نییە مەسلەی نەوتە جوگرافیایە جۆپۆلۆتیکە دەخالەتی تورکیا دەخالەتی ئێرانە و خودی ئەمریکاەوەی کە توژوتت رووسیا هەموو ئینگلیزەکان هەمووانە بەرژەوەندیانتیایە خۆ گەروە ئاسانبیە ئەتوانی قودس بگەڕنەوە سەر فەلەستین نەکرد لەبەرە مۆزوعی کەرکووک مۆزوعێکی زۆر حساسە بەڵام خۆی قسەکەەوە بووکبوو ئەڵتەرناتیڤێکی بۆ بدۆزرێتەوە ئەو ئەڵتەرناتیڤە کات خۆی دۆژرایەوە هەریەکە لەو پێکاتانە 1932 لەو حکوومەتە بەرە بەڵامیتر بۆی ئەو بارودۆخەوەزانی بەڵێ کاک یەکێک لە گرفتەکانی کەرکووک و مەسلەی کورد و عێراقوانەیە کە خۆتانەزانن ئەم منتقەیە گیرۆدە بووە بە دەست دەخالەتی ناوچەیەوە من لە تۆ پرسم عێراق مەسەلەن لەکوێ خۆی سیادە و سەروەری هەیە لەکوێ سیستەمی سیاسی هەیە لەکوێ هیچی نییە مەسەلەن گەورە ئەبێ بە سوپایەکی یەگرتووی هەبێ مەسەن سوپاگەی هیچ نییە وەندێک کە حەشتی شعبی 6 میلیارد دلاری بۆ سەر بکرێ تۆ ئیجازە بە من ناڵێم مەسەل حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزامە دەستوریەکانی جێبەجێ کردو ئیلتیزامە داراییەکانی جێبەجێ کردو ئەوانەی نەکردووە بەڵام وەکو کاکومەرج وتی عێراق کاکەم عێراق بەڕاستی یاریەکەوە ئەگەر نامەسەلەن تۆ ناکرێ وەزیری دارایی وڵا شتەکان هەمووی لای ئەوە چۆن ئەنجومەنی چۆن سەرۆک وەزیران ناتوانێت ئەوکە باشە سەرۆک وەزیران لە ئەمە لە ماوەی 3 ساڵی حکومڕانیەکەیە 10 جار هاتە هەولێر مەسەلەن کاکومەر وتی دوێنێ جەنابی نێچیروان بارزانانی لە دۆک بۆ زۆر سەمیمانە و لە عەفو لە بەغا بۆ زۆر سەمیمانەوە دۆستانە و هەمویانی بینیوە بۆ مەسەلەن لەوێ هیچیان قسە ناکەن قسەکەوەی کاکن حکوومەتی عێراقی مەسەلەن لە مۆزوعی موچەی خەڵکە ئەگە حکوومەتی عێراقی ڕاستەکە بۆچی چاوەڕێی کەس ناکە دوو بانک لە سلێمانی هەولێر و دۆک دامەزرێنم حساب هەرکەس حسابێکی بانقی بۆ خەمە پارەکەی بۆ خەمە سەر ئەگەر ڕاستەکە نەیەوێ خۆشی بیکە ئەستاز ماتەڵەیەکە ئەزانین کێشەکە ئەوەیە بەڕاستی بام پێر بڵم حکوومەتی هەرێمی کوردستان ڕقمی هەموو ئەو خلاف و کێشانی هەیەی هەموو بڕیارەکانی حکوومەتی عێراقی جێبەجێکە هێشتا هەر قەنەعەت ناکەن چونکە بڕیارەکان لە شوێنی شکەوە دێ کاکە هەر یەکە لەم گروپە هەڵێ حەشتی شعبی و گروپی سنی مەتاڵبێکیان هەیە داوایەکیان هەیە سۆسەیکە ڕۆژێ درۆ نەگرنە ئەم شارانە ڕۆژە درۆ نەگرنە ئەم منتقانە ڕۆژێک کەرکووک داگیرەکەن ڕۆژە سوکایەتی بە خەڵەکەن ڕۆژێک ناڵن تەماتی خەڵک بڕوە تۆ بوومان کاکومەروتی تۆ مادام دەوڵەتێکی مرکزی فیدرالی دادگای فیدرالی بڕیاری داوە ئەبێ موچەی خەڵک بنێری تۆ دوایەوە ئیجراعاتەکانی ترکە موچەکەش نانێرێ هەموو جار کێشە و گرفت وەفدێک دێ و وەفدێکە ڕوا و ئەمانە کاکەین پێویستی بە زانیی پێویستی بە حلێکی ڕیشەیی هەیە حلێکی ڕیشەیە کە من ئەوادارەوەی تۆ لە سەرەتای بەرنامەوە لە 2025 ئەم دووهێزە بگەنە نەتیجە وەم پێشم وایە دەرەنجامی ئەو سەردانەی دوێنەی پێری کاگنێچیروان بەرزانی دەرەنجامی هەندێک بابەتی ترە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بڵێ هیچ پەیوەندیەک لەگەڵ عێراق ناکەمی تر ئەگەر بڕیاریدا نەوتەکە بفرۆشم ئەگەر ناڕەنگە لەو ئاڵوگۆڕانی کە لە منتقەکەی هەیە لەو چاوچنۆکی تورکیا هەیەی لەو تەما و چاوچنۆکی تورکیا هەیەی لە عێراق و لە بیر و باوەڕەکانی خۆی و سەردەمی ئیمپراتۆرەتی عوسمانی و دوایەوە چیوانە عێراق لەمە بخرێتە بەردەم ئەم حرە من پێم وایە سەردانی نێچیروان بارزانی ئەوەندەی بۆ تەتبیعی وەزعی هەرێم و بەغا بوو تەتبیع بوو بۆی کە ئەو کێشەی زۆرتر دروست نەبێ قەیرانی زۆرتر دروست نەبێ کە دیارۆژ دەرەنجامی چەند کۆبنەوەکانی چەند دوسێ ڕۆژی پێشووی ئەنجومەنی وەزیران و لایەنەکان و حکوومەت و هێزە سیاسیەکان بوو
بە نظری من بۆ ئەوەیە کە یادارم مەسەلەن حکوومەتی عێراقی بۆ خۆم وتم سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەوێ ئەم کێشانە حەلکا بەس نازانێت چۆن کاک عومەر بۆی حەقی خۆشم نەخورێ لەو بینڕێی خۆشم بڵێم تاوان من دووبارەی دەکەمەوە محامی بەغدا و عێراق نیم بەس تۆ بە کاک عومەر بە دوو هێزی چەکداری یەک نەگرتووە بە دوو پێشمەرگەی جیاوازەوە بە دوو دارایی جیاوازەوە بە دوو ئیمکانێتی جیاوازەوە بە دوو ئیدارەی جیاوازەوە بە دوو بێ ئیرادەیی جیاوازەوە بە دوو حزبی جیاوازەوە کە هەریەکان بەجیا دەچێتە بەغدا بەوەی کە پەرلەمان بۆ ماوەیەکی زۆر دادخستۆ بەوەی کە یاسای بودجەت نییە بەوەی کە شەفافیەتت نییە بۆی کە نازانی داهاتی ناوخۆچی لێدێ بۆی کە نازانی چەند نەوت فرۆشتووە بۆی کەس نازانێت چۆن عەقدی نەوتیت کردووە بۆی نازانێت قەرزەکانت چییە ناتوانی بەم دۆخەوە یعنی خۆزگە حکوومەتی هێرێم ئێستا کاک عومەر یەک هێزی چەکداری یەکگرتووی هەبوایە پەرلەمانی دانەخستبایە تۆ من ناڵم دووبارەی دەکەمەوە دیفاعکردن لە عێراق نییە بەڵام عێراق لانی کەم لە کاتی خۆیان هەڵبژاردن دەکات لێرە بە ئارەزوی خۆیانە یعنی بەرپرسێک دەڵێ وەڵام من بەو یاسای هەڵبژاردنە رازی نیم دەی با 2 ساڵ دوای خێن دەی درێژی دەکەینەوە باشە بەرپرسێکی تر دەڵێ وەڵا من لە کورسی سەرۆک لە وەزارەتی عادل عریزەیەک دەبا بە وەزارەتی عادل دەڵێ 2 ساڵ تەمەنی کورسیەکەم بۆ درێژکەوە یعنی بەم احترام نەگرتنی قانونە بەم احترام نەگرتن لە پەرلەمان بە نەبوونی یاسای بودجە بە شەفاف نەکردنی داهات بەڕێز نەگرتن لە دام و دەستگاکانی خۆت یعنی کاک ئەنوەر باسی تەماتەی کرد ئێکا کە تۆ داهاتی مەرزەکان نەگەڕێنیەوە بۆ بەغدا لە کەلار بینای گەورە دانەی بۆ قاچاقچێتی تەماتە یعنی بەرپرسی بۆ دانەی بەرپرس لە چەند ڕۆژ ڕابردوو بینیمان یعنی بەرپرس دانەی بڵێ تۆ مەسئولی قاچاقچێتی تەماتە بە مەخسوولی قاچاقچێتی خەیار و ترۆزی و چی هین بە چۆن بەرهەمین ڕێگە پێدەدرا بچێتە فێڵ لە عێراقی بە ناوی بەرهەمی ناوخۆوە بەرهەمی ئێرانی بەری لە شوێنێکی تر داخلیکەی بە بێگومرن بۆیە ئەم کێشانە دووبارەی دەکەمەوە مە دیفاعکردن نەبێت لە عێراق بەس خۆمان لێرە موسەساتی نین ئەگەر خۆمان موسەساتی بووینە ڕێزمان لە حکوومەتێکی یەکگرتو ئیدارەیەکی یەکگرتو هەتا کاک ئەنوەر ئەگەر ئێمە شەفافیەتمان هەبووە لە فرۆشتنی نەوتە ئێمە لە 67 میلیارد دلار نەوتمان فرۆشتووە لە دوای 2014ەوە هەتا 2020 تقریبا هەتا 2023 من ئەو ئامارەم تا 2020 لەلایە ئەم 67 میلیارد دلارە ئەگەر وەبەرهێنانی تیاکرابە گوندەکانی پیاوەدا کرابایەوە و نەدرابە بە فڕۆکەی تایبەت و کەناڵی تایبەت و کەشتی تایبەت و باخیری تایبەت و ئەبراجی تایبەت لە دەرەوە و نەبرابایە دەرەوە کاک عومەر پێت وایە ئێستامە محتاجی ئەوە دەبووین بۆ موچەی مانگی 12 هەموو معاشێک هەموو موچەیەک ئەها فەشەلی یەکێتی و پارتی لەکوێ دەردەکەوێت کاک ئەنوەر بۆ هەموو موچەیەک دەبێ وەفدێکی سیاسی وەفدێکی هونەری وەفدێکی وەزارەتی دارایی ڕاکا بۆ بەغدا کە ڕای کرد بۆ بەغدا یەکێکیان بۆ دەرگای و تەیب سامی ئەوەی تر بۆ لای سوودانی ئەوەی تر بۆ لای حزبە سیاسیەکان یعنی لە ماوەی پێشوویە سەردانی سەماحەتی سەید سیستانیش کرا بۆ مەسەلەی موچە ئەمە فەشەلی یەکێتی و پارتیە ینی ئەمەی کە بەردی بناغەکان دانا ئێستا کاک ئەنوەر باسی شتێکی کرد کاک عومەر باسی ئەوەی کرد کە مەسەلەی ئیقلیمی و تەماحی تورکیا و ئەوانە تۆ کە ئەمە دەزانی چۆن عقد لەگەڵ تورکیا دەیکەیت لە کاتێکا دینیز ناتالی یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا هات لە هەولێر تەکلیفی لە بەرپرسانی حکوومەتی هەرێم کردوتی ئابووری سربەخۆ زیانتان پێدەگەێنن لەم قۆناغەدا پەنای بۆ مەبەن کاتی نییە ینی دەمەوێت بڵێم کە هەموو شتەکان نەخینە سەر ئازانی چۆنە کاک پشدەر چۆن جەنابەت ئەڵێی من محامی حکوومەتی عێراقی وەڵای من کاگەنوێژم حامی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بەڵام من هەرچی دوت لە یەک نەگرتنی هێزی پێشمەرگە لە ئاسایش ئەوانە یەک قسەی نەبوو کە جەناب کرد بێتتر من جارێ لە بەرنامەیەکان لەگەڵ ئەندام پەرلەمانێکی عێراقا ئەو عەرەب بوو منیش کورد لە بەرنامە فەیحا بوو لە تێکێ تەلەڤیزیۆنە تەواو بیرم نایە زۆر لەو قسانەی بەڕێزی کرد هەر هەمووی وتم تەواو یەک عیبی نییە بەڵام ئەمانەی ئێمە فاسدن ئێوە ئەفسەدن فاسد بە ئەفسەد چاک نابێت ئەوەی دەوێت تۆ سەیری موچە مەکە تەنها موچەیە بەڕێک و پێکێکدنێ ئەگینا سەیری هادی عامری کە هادی عامری سەرۆکی حیزبێک کە دوێنێ بە مراسیلەکەی پێم وایە ڕوودا بوو یا بە مراسیلی ئەناردی نازانم مراسیلێکی وتی باسی نەوتی کەرگوو مەکە تر نەوتی کەرگوو علاقەی بێەوە نەماوە ئەمە تۆ نە حکوومەتی نەسەرۆکی ئەنجومەنی وەزیرانی نەوەزیری نەوتی میلیشایەکی جوندیەک پاسدارێک بووی لەگەڵ هێزەکانی ئێرانە بەرامبەر بە جێشی عێراقی شەڕت کردووە ئێستا هاتووی بە ناوی حکوومەتی عێراقیەوە تەسریحاتی ئێمە ئەمە سیفزارکردنی خەڵکی هەرێمی کوردستان تەسەوڕ ناکە یەکێتی و پارتی کوردیان بچوو کردەوە لە بەغایە ئەوە قسەیت یانی براکەم ئەوە هیچ قسەیت یانی یەکێتی و پارتی ئەگەر حکومداری خێڵەکیان لە هەرێمی کوردستانان نەکردایە ڕۆژگاری ئێمە بەم ڕۆژە نەگەیشت نەک خێڵێکی خۆزگە خێڵێکیش بووە بنەماڵیان نەکردایە
ئەمە خۆ زۆر وازیح براکەم خۆ من هیچ ئینکاری لەمشتە ناکەم ئێمە بە ئاوات بووین بە شێوەیە لە شێوەکان خۆیان باسییان ئەکرد ئەیانوت ئێمە ئەبێ ئەو ئەزمونەی کە لە هەرێمی کوردستانە هەیە لە دوای ڕوخانی سەدامەوە بیگوازینەوە بۆ عێراق وەرش لات نەچێت بنیاد گەورەترین هەلکە پارتی ویجێتی لە چی داوا ئەوەی خۆ پۆل بریمەرەیڵێ ئەڵێ کاکە من کە هاتن بۆ بەغا منۆم زانی داوای جیاببوونەوە ئەکەن و ئەیانێ دەوڵەتی سەربەخۆی لە کوردستان دروستکەن کەچی داوای بە 5 میلیارد دلار ڕازی بوون یعنی خۆ لە مزەکەراتەکەی بریمەرە ئەوەی تایە لەبەرەوە هەرچی ڕووی داوە لە هەرێمی کوردستانە بە دەرەجەی بە پلەی یەکەم ئۆباڵەکەی بە ئەستۆی پارتی وێکێتیە و ئۆباڵەکەی بە دەرەجەی یەکەم لەسەر مەسعود بارزانی و مەرحومی مام جەلال و دوای ئەوە نەوەکانی دێت ئەمە زۆر وازیحە بەڵام ئێمە بڵین چی ینی ئەوان هاتوون دوێنێ ئەڵێ ئێمە لە پرۆسی سیاسی عێراق ئەکشینەوە لەبەر چی لەبەر موچە ئەی بۆشی لەسەر مادەی 140 تایساکێ وەفدێکتان دروست بووە لەسەر ئەوە ناقشێنەوە بۆ تا ئەم لەحزەیە نەمان بیستووە بەڕێز نێچیروان بارزانی بەڕێز قوبات تاڵەبانی بەڕێز مەسعود بارزانی بەڕێز پاڤڵ تاڵەبانی بچێتە بەغا پێداگیری پێ کاکە بڵێ من ناگەڕێمەوە تاکو بابەتی مادەی 140 لێکلا نەکەنەوە ئێمە لە کەرکووت چین ئێمە لە جەرەولات چین جەرەولات دوو ماڵی کوردی تیان نەماوە ئێمە لە شنگار چین ئێمە لەوێ کوێ چین لەوێ کوێ چین ئەمانە هاوڵاتی ئێمە یا هاوڵاتی ئێمە نین هەر هەمووی دەربەدەر بوو هات بەرەوە ئێرە لەبەرەوە من هەموو پشگیری بەس من تەنا ئەو بەس بەڕێز دەڵێم من ئەوەی بەڕێزی بەڵێم ئەوەی لە بەغا حکوومەکە ئێستا حکوومەتی عێراق نییە و حشتی شعبی حکوومەکە ئێستا دەسەڵاتی عێراق بەدەست حەجی شعبیەوەی بۆ معلوماتی بەڕێزی من ساڵی 2014 مەقالێکم نووسی 2007 بوو کە حەجی شعبی دروست بوو مەقالێکم نووسی حشتی شعبیان سوپای پازاران بالضبط حاجی شعبی يعني سوپای پازاران لە هەرێمی کوردستان و ئێستاش دەرەنجامەکەی بەس ویستم یەک ملاحەزە کاگەنوەر شتێکی تری گوتیار بوو ئین بووتی نەک نێچیروان بارزانی بۆ کشانەوە لە بەغدا نەچۆتە بەغدا لە کشانەوە لە پرۆسی سیاسی عێراق نەچۆتە کشانەوەکەم بۆ لەوەی کاک مەسرور باس کرد کە دوێنێ لە کۆمەڵگە ئەو دەڵێ بۆ ئەوە چووە خۆ تۆش لێیان نەچێت لەوانەیە بەڕێز نێچیروان بارزانی و بەڕێز مەسرور بارزانی ئەوانە جۆرە لە خلافەیە لە نێوانە تۆ سەیری ڕوودا و سەیری کەی 24 و سەیری ئاوا میدیا بکە کاکەیە ئەوانش خۆ خلافەیە لە بینیانە تصور یەک تەوەجوهیان نییە من تەسەورەکەم یعنی ئێستا بە ئەمەی بڵێم ئەسان ئەو سەردانی نێچیروان بارزانی بۆ بەغا ئاوا میدیا و کەی 24 و پێویست تەختی ناکەن ئەو هەڵسو کەوتانە و ئەو بڵێن هەنگاوانی کە مەسرور بارزانی ئەینێ ڕوودا وەک پێویست تەختی ناکە واضحە لەوێش دوو جەمسەریەکەی ئەمە کاگەنوەر تێگەیشتم کە نەک هەر بۆ کشانەوە نەچۆتە بەغدا بۆیە چوە زیاتر پێگەی خۆیان قایم کەن و ئەمانە خۆی نێچیروان بارزانی جۆرێک بەڕاستی پیاوە بێ بڵێ هەیمەنێکی هەیە ئەکرێ پێی بوترێ پیاوی سیاست زۆربەی ئەو گرێکێرانەی کە لە نێوان هەرێم و بەغدا ڕوەدا زیادکردنەوەی بەدەستی نێچیروان بارزانیە و هەنگاویشینەوە پاڤڵ تاڵەبانیش لێوە بوو یعنی ناکرێت ڕۆلی ئەویش نادیدە بگرین دیدی پێچەوانە شەیە کاک عومەر کە هەموو کێشەکانی هەرێمی کوردستان لە سەردەستی نێچیروان بارزانی بۆ بە ئابووری سەربەخۆ بە گرێبەسی 50 ساڵە بە ڕیفراندۆم بە یەکێک باسی ئەوم کردو خۆم لێ بووم کاک ئیجازەدە من لە قاعەی شەهید سعد عەبدوڵڵا خۆی بەڕێز نێچیروان بارزانی بە ئێمە وتی کاکە باوی ئەوە نەما ئێمە بچینە بە دەرگای بەغایەکی مفلیس ئەوەش قسەی نێچیروان بارزانی یعنی زانین چۆنە ئینسان خۆ من وام نەوتوە من ئەڵێم ئەو گرێگوێرەکانی بەغدا و هەرێمی کوردستان ئەکاتەوە خۆ نەموتووە نێچیروان بارزانی لە پشت ئەم کارەساتەی کە بەسەر هەرێمی کوردستان هاتووە ئەوی نییە من پێتەڵێم هۆکاری سەرەکی فرۆشتنی بۆری نەوتی هەرێمی کوردستان بە ڕۆژنەفت بە 2 میلیارد دلار نێچیروان بارزانی هۆکاری ئابووری سەربەخۆ نێچیروان بارزانی خۆم لەوێ بوو لە بیرت نایە ئەوە کوتای بەسەر مێزەکەی یاوتی کاکە من قبول ناکەم لە سەرۆکی فراکسیۆنەکەی زنەوەی گۆڕان ئەو ناڕازی بوو لەسەر پرۆسێ نوتی من ئەو شتە قبول ناکەم و یەو مزایە دەکەن بەسەر ئێمە لەبەرەوە کاکەم ئەزانین چۆنە ئێمە ئەبێ حەقیقەتەکان بڵێن یعنی تۆ کاتێک من ئەڵێم نێچیروان بارزانی شخصێتی کێیە لە بەغدا ئەوە ناگەێنێ بڵێم ئەو لە پشتی ئەو کارستانەوە نییە کە لە کوردستان ڕوویداوە من پێتەڵێم هۆکاری سەرەکی ئەم بابودۆخی ئێمەی تیان ئەو کابینەکەی نێچیروان بارزانیە بەڵام ئێستا ئەو شخصێتی هەیە و خۆ بەرامبەر بەغایەتی و شخصێتە خۆ بەرامبەر بە خەڵکی کوردستان و بەرامبەر بەهینی نیەتی بە خەڵکی عێراق نیەتی یعنی ئەو جەماهیرەی کە هەیەی جەماهیرێت بوونەکەی لەناو هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان و لەناو عێراق نیەتی جەماهیر بڵێن کاریگەریەکەی لەسەر بەرپرسەکانی ئەوێ چکە وەکو هەڵێ تێری گول عاشق بەداری زەق نەبووتە یعنی ئەوانەی ئەوێش وەک ئەمن مەنزەڵ و سەرقاپەکەی کاکە خۆ واضحە بەڵام کاریگەری هەیە تۆ بتێ و نەتێ و کاریگەری هەیە کاک عومەر وەڵام من نێچیروان بارزانی وەک گەورەترین تاوانباری شکستی حکومڕانی کوردستان دەبینم لە کۆمەڵێتەوە بە باسی کەم بۆی
یەکەم لە فرۆشتنی سەردەی بێخمەوە کە ئێستا هەولێر بێ ئاوە و بەشێکی زۆری ناوچەی کوردستان بێ ئاوە تا دەگاتە مەسلەی دامەزرانی خەڵکێکی یەکجار زۆر بە لێشاو لە سەردەمی کابینەکانی نێچیروان بارزانی و سەرۆکی حکوومەت بوو تا دەگاتە بە تایبەتکردنی زۆربەی جونگەکانی خزمەتگوزاری تا دەگاتە فرۆشتنی بۆ ڕینەوتی کوردستان تا دەگاتە ئابووری سەربەخۆ تا دەگاتە ئەو قەرزانەی کە هێنراونە سەر هەرێم تا دەگاتە گرۆبەستی داناغاز کە نێچیروان بارزانی کردی تا دەگاتە ئەو گرێبەسانەی ترکە لە ڕێگەی مرتەزای لاخانیەوە گەورە بازرگانی پاکستانی بەڕێگەز پاکستانی بریتانی و تا دەست بە سەراگرتنی پارەی هەرێم و تا ڕیفراندۆم کە سەرۆکی حکوومەت بوو تا 16 ئۆکتۆبەر کە سەرۆکی حکوومەت بوو هەموو شتانەی ترکە لە ئاستی نێودەوڵەتی پێگەی هەرێمی کوردستان تا کوشتنی بەشێکە داخستنی پەرلەمان و کوشتنی ڕۆژنامە نووسان لەبەرەوە نێچیروان بارزانی جگە لە تاوانبارێکی کە کۆمەڵە دۆسیەیە تێوەگلاوە بە قەنەعەتی من هین نییە پرسیارێک بۆ هەردووکتان بەس یعنی کاگەنوەر یەکەم جار جواب باتەوە کاگەنوەر ساڵی ڕابردوو محکەمەی فێدراڵی کۆمەڵی بڕیاری دەرکردووە هەرێمی کوردستان تەوتینی موچە بکە ئامادە نەبووە با پرسیارەکەم کەم دوایی کاگ عومەر ئەو پرسیارە بۆ بەڕێز شتە دوای کۆمنی تۆشم بەلاوە گرنگە بڕیاری تەوتین درا هەرێمی کوردستان پابەند نەبوو بڕیاری ڕادەستکردنی لە 150 داهاتی نانەوتی درا هەرێمی کوردستان ئەمڕۆ وەزارەتی دارایی ڕایگەیاندووە لە 4 تریلیۆن و 325 میلیارد تەنها 399 میلیارد کەواتە خۆیان ڕێککەوتنیان لەگەڵ بەغدا کردبوو لە 150 داهاتی نانەوتی بدەن بەپێی بەیاننامەکەی ئەمڕۆی وەزارەتی دارایی دەڵێ لە کەمتر لە 109 ینی کەمتر لە 109 داهاتی ناوخۆی ئەو لە 150 کە ڕێککەوتنی لەسەرکرا بوو ڕادستی بکەن لە 109 ڕادست کردووە پابندی ڕادستکردنی داهاتی لە 150 داهاتی نانەوتی نەبوون پابندی ڕاگرتنی نەوتی کوردستان نەبوون بە تەنکەر دەیان فرۆش کە ئەمەش کێشەیەکی گەورەی بۆ عێراق باشە تۆ ئیجازە بۆ عێراق چاوپۆشیەکەلەوە بۆچی بە ئێران هاوپەیمانەتی گەندەڵەکانە هاوپەیمانەتی گەندەڵەکان بەس تۆ دەبێت لەناو ماڵی خۆتە شتەکانی خۆت ببینی ئەوجا بەیانیارەکانی شتی بڵێ لە 150 داهاتی نانەوتیەکە لە 180 ناردووە 8 پوین شتێک لە کەمتر لە 109 بڕیار بووە لە نەوتی هەرێم بە کوردستان بە قاچاق نەفرۆشێ و پابندی بڕیاری محکەمەی پاریس نەبووە بە قاچاق فرۆشتی و بە تەنکەر دەیفرۆشت و ئەوانە بڕیار بوو ڕێککەوتن بکرێت لەسەر حتا لیستی موچە یعنی هەتا چەند مانگێک پێش ئێستا هەرێمی کوردستان ئامادە نەبوو لیستێکی موچەی پاک بنێرێ کە کوردی پارچەکانی تری تێدا نەبێ بۆ یەک لە بەرامبەر بەغداش پابند نەبووە بە یەک شت ئەویشەوەی لە بری موچەی مانگی 12 مانگ موچەی 11 مانگی ناردووە کەواتە لە بەرامبەرەوەی هەرێم پابندی تەوتین نەبوو کردنەوەی بانقە عێراقیەکان نەبوو لە 150 داهاتی نانەوتی ڕادست نەکرد دۆسەی نەوتی ڕادست نەکرد ڕێککەوتنی لەسەر نەوت نەکرد نەوتی قاچاق و تەنکەر دەفرۆشە ئەمە کێشەی بۆ عێراق دروست کردبوو لە لای ئۆپیک هەرێم پابندی ئەمانە نەبووە عێراقیش پابندی ئەوە نەبووە لە بری 12 موچە بنێرێ 11 موچەی ناردووە کۆمنتی بەڕێزت خۆی ئێمە لە ئەسڵا بەرنامەکەمان ئەوە نەبوو کە ئێمە دانیشین پانۆرامای 20 ساڵی ڕابردووی هەرێمی کوردستان بژێڕینەوە بەشێکی زۆر لە ینی جگە لەو هێزە سیاسیانەی کە لە مینە لە بارودۆخ کوردستانە هەبوون بەرپرسیارن کەم و زۆر خەڵکی کوردستانی ژۆ بەرپرسیارەتی لەسەر شانە بۆ معلوماتی جەنابێت هەموو ئۆگلیانەی کە هەیە لە دەرەنجامی دوایین هەڵبژاردننی چەند مانگ لەوە پێشی شێتی و پارتی زۆری نێدەنجیان هێناوە 39 کورسی بە 23 کورسیان هێناوە خەڵک دەنجی پیاون مانای خەڵک لەگەڵ ئەو گلەی ئەتراز و ناڕەزایەتیانە خەڵک هێشتا ئەو هێزی یەکەم و دویان ئەیان ناسی ئەگە تۆ باسی خۆ لە بەغداش کاکە جانەگە تۆ باسی هەڵبژاردنەکەی هەڵبژاردن هەروە بڕێوەچوە خۆگە باسی دزیەکەی دزی مەسەرەن لێرە بە تانکەرە ڕۆ لێ بە بۆریان لێبەستۆ لە بۆریە ڕئیسیەکان حەشدی شعبی ئەوانە وەکوتم 6 میلیارد دلار یانی تۆ نابێ ئەوەندە ینی ئەوکو مامەسا قسەیەکی جوانی کرد عێراق بە فریشتە نیشاندەی و هەرێمی کوردستان کاکە هەرێمی کوردستان بە تەنهای یەکێتی و پارتی نییە ینی مەسەرەن وەکو مامەساوتیە بوو حکوومەتی عێراقی و التزاماتە بخەستە سەشانی خۆی موچەکە بە دوایەوە مەسلەی ئەم گرفتانی کە تۆ باسکە ئێمە زۆر لەم گرفتانەمان سەدان جار لەم سەرمێزە لە کەناڵەکان باس کردو ئێمە بەشێکی زۆری ئەو بەرپرسیارەتی خەینە سەر ئەستۆ یەکێتی و پارتی بەڵام ئێمە پێمان وانە حکوومەتی عێراقی مەسەلەن هیچ گرفتێکی نیە هیچ کێشەیەکی نیە تێڕوانینێکی سیاسی واقعیتیایە من و تۆ مامۆساوەکو شارۆمەندێک لە وڵاتە سەیرەکە وانە و ئێستاش مەسەلەن ئەیبینی کە ئەو بارودۆخی عێراقە مەسەن لە لێواری هەڵدێرایە و دوایە بۆ دیقەت بە ئوستاس عێراق ئێستا ڕۆژە مانگانە بای 9 میلیارد دلار نەوە دەفرۆشێ ساڵی زیاتر لە 150 میلیارد دلار نەوە دەفرۆشێ جگەلەوەی وەکومامۆساوتی موچەیەکەدا چی کردووە لە عێراق ئاوەدانیەک نییە لەوشە هێشتا خەڵکی بەسرایی خواردنەوە شیرین یان نییەکەکە
هێشتا سادەترین ڕێگای هاتوچیان نیە هێشتا مەسە خۆ عێراقی ژەوە نییە بڵێ فریشتێ بەو هەموو ئیمکاناتی کە هەیە ئەیچی لێ هاتووە ئەیکرێن ئەیەن بە ساروق ئەینێن بە ئیسرائیلەوە کێشەکەشی دواتر ئەبیلی بۆ خەڵکی عێراق ئەیدەن بە چەک و چۆڵ بۆ حەشتی شعبی و هەر مثلەن خۆت ئەکاکە ڕقەم و عجایب و سەیرە بینی لە مثلا وەزیر هەیە تۆمەتبارە بۆ 1 ملیار دلاری بردو لە وەزارەتی بەرگری دەڵێن کاتمان نەما ئەگەر کاگومەر وەڵام من لەسەر مەوسی تەوتین و ئەوە باست کرد جەناب خۆی حکوومەتی عێراقی تەسلیمی حکوومەتی هەرێمی کوردستان بوو هەژماری منی بە حساب کرد و لە ناو دوێنێ وەزارتی دارایی دەڵێت تەوتینی نەک وەزارت دارایی عێراق ئەو بە هەژمارینەکە رازی بوو کاکە ئەی بۆ ئێستا هەموو مامۆستایان هەموو کارمەندانی یەکدیوە ئەزانی چۆنە قوربان ئەوان ڕازگۆنین ئێستا ئەو باوە هەژماری من لای حکوومەتی عێراقی مەقبولە ئێمە لای خەڵکی هەرێمی کوردستان مەقبول نییە ئێستا من پێم بڵێن هەژماری بکەرەوە نایکەم بەڵام ئەوە حکوومەتی عێراقی قبولی کردو ینی هۆکارەکەی ئەمە نین لەبەرەوە ینی هەموو با نهێنەوە سەر یەک نمونەی زۆر بەسیط مەسەن ئێستا من زۆر پشتگیری قسەی کاگەنۆرەکەم کەوتی خەڵکی کوردستانیش تاوانبارە لە مۆزۆکە ئێمەش تاوانبار باشە یەکێتی پارتی دەنگ یەکەم و دومیان نێنە لە انتخاباتەکە ئێستا ڕێگەی خەلەکان و بنگرد گیراوە بە تەواوی نایڵن بێ من ئێستا لێتەوە پرسم بڕۆ ناو ئەوانەی کە ڕێگەکەیان گرتووە و ئەلار دوو شوێن بزانە زۆربەی زۆرینیان ئەوانی دەیانداوە بێچێتی نیشتیمانی کوردستان ئەی کێ ڕێگاکە تاوا ناکات مەگەر دەچێت دەسەڵاتێکی نیشتیمانی کوردستانی مەگەر بەڕێز قوبات تاڵەبانی نییە کە بێ فشار بکات و ڕێگەی بینی خەلەکان دوکان بۆتە ڕێگەی مرگ ڕێگەی بینی دوکان بۆ چوار قڕە بۆتە ڕێگەی مرگ ڕێگەی بینی بنگرت خۆزگە پیا بستایە بۆ ڕێگای بزان چ ڕێگەیەکە من زۆر هاتووی پیاکەم یعنی ئەوانە هەر ڕێگانین ئێ باشە خەڵکی خەلەکان و لەگەڵ حرمەتم بۆیان سەری ڕێز و نەوازش بۆیان دانێنم عملیەکان زۆر تاوە ئێکاکە لەبری ئەوەی ئەو ڕێگای ئەگرن دەیان بدەنێ دەنگێت بۆ دەیانێت خۆمانین ئێمە خۆمان خەڵکی هەرێمی بەخوا عیبێ ئێمە سەرڕەخنە بگرین لە پارتی وچێتی لەبەرەوەی خەڵکی کوردستان دەمی ئێمەی داخست ئێمە ئەم هەموو قسانەمان کردو بە درێژایی چەند ساڵ ئێمە قسەکە 5 ساڵ ئێمە 4 ساڵ قسەیان بۆکەین 5 ساڵە پیان وڵێن کاکە گیان ئەمە کەم و کوردیەکانی پارتی وچێتیە دەرەنجامەکەی چی بوو ئەوان یەکەم و دووەم بوون و ئێمەش سەیریانەکەین لەبەرەوەی ئێمە بەزیاتە قسەکەین يعني بين سر تلفزيوني رخناش بقرين يتسوديني لبري خلق قراري خوي داوا بارتي يكم بي اجيتي دوم بي يمش داوا راكين بشوي انا هو اداني صالي 2000 ان شاء الله صالي 2000 بس اخر ملاحظه وقصي خومو كوتاي بينم لهرمي كردستان نزيكي 4 مليون کس ما في دنگداني هي نزيكي نزیکەی 3 میلیۆن کەس کارتی بایۆمەتری دەرهێنابوو بۆ دەنگدان نزیکەی 2 میلیۆن کەس چۆ بۆ دەنگدان یەکێتی و پارتی میلیۆنێک و شتێکیان ئەوانش کە نەچوون بۆ دەنگان ئەوانش نەچوون بۆ دەنگان هەر هاوکاری پارتیوێکی بەڵێ هاوکاری یەکێتی پارتی تۆ خۆت وتت من ئەدەبیم مانایە لە ڕقەمەکە نازانی 10000 کەس بچێ و 3 میلیۆن کەس بچێن نەتیجەکەی ئەمە ئەخر نەتیجەکەی من بە نەتیجەکە ئەوەیە یەکێتی و پارتی لەبەر ئەوە زۆرینە نین کە زەقڵ زۆر چۆ بۆ دەنگدان لەبەر بایکۆت بەیەک عەربی خاتمی پێێن ئەڵێ الساکت عن الحق شيطان أخرس أواني كناس بودمدان قناعتي بقول شيطاني أخرس وأنا بله بنراني برزي نارتي بمشي ويا كوتاي ببرنامج كده هنين تا برنامج كتير وهاوري كتير من لحفتي ده عتولي رجعتني أنا أو هاوري أنا ديالوج ده كأخواتنا قال